بەردەوام هەنگاوەکانیان بۆ دوورخستنەوەی دەرد و بەڵایگیان یاژەڵ و باڵندەکێویەکان. پسپۆڕەکەیان لە بواری ژیانی کێویەکاندایە و بەوردی لە ژیانیان دەکۆڵنەوە. زۆر کاتیش دەبنە فریاتە ڕاستی ژیانی ئەو کێویانەی کە لە تەنگانەدان. هەروەکو چۆن ئەم باڵندە کۆچەریە بریندارە بۆتە خەمی سەرەکیان و لە هەوڵدان ژیانی ڕزگار بکەن. ئەمە باڵندەکەیە کە باڵندەیەکە لە جۆری داڵی میسری لە دوایەوەی کە چەند ڕۆژێک پێش ئێستا هاوڵاتیەک دۆزیەتیوە و بردوێتیە لای خۆی هەندێک چارەسەری سەرەتایی بۆ کردووە. ئێستا ڕادستی مامۆستا سۆران و مامۆستا کۆرشی کردووە هێنایەنەتە ئێرە کە هەردووکیان مامۆستان لە زانکۆی سلێمانی بەشی بایۆلۆجی بۆی کە لە تاقیگەی بەشەکەیان چارەسەری پێویستی بۆ بکەن و ئامادەی بکەن و پاشان بیگەڕێنەوە نێو سروشت. ئەوەی خەمی مامۆستا کۆرش و سۆرانی گەورەتر کردووە ئەم باڵندە یەکێکە لەو باڵندە کێویانەی ژمارەیان لە جیهاندا بەرەو کەمبوونەوەیە و مەترسی لە ناوچوونیان لەسەرە. ئەمە هاوڵاتیەک ئاگاداری کردینەوە کە جۆرێکی باڵندەی لایە ئەماوەیە کە لایەتی و دیارە پێشتر نەیتوانیوە بفڕێ ئەوە لای خۆی هێشتوێتی و خزمەتی کردووە نزیکەی دە ڕۆژێک پاشانەوە کە زانیێتی باشترە ئێمە ئاگادار کردو بۆی لە شوێنێکی باش و گونجاوە بەرەڵای بکەین. ئێمەش پاشەوەی کە لێمان وەرگرت دووبارە پشکنینمان بۆ کردەوە بۆی دڵنیا بین کە ئەم باڵندە توانێت لە سروشتا بژێتەوە دووبارە. بە پێی لێکۆڵینەوەی پسپۆڕانی باڵندەی کێوی داڵی میسری لە جیهاندا ژمارەیان دەگاتە نزیکەی 50,000. هەرێمی کوردستان سروشتێکی لەبارە بۆ ژیانی ئەم جۆرە باڵندەیە. بە هۆکاری جۆرا و جۆر لەم ساڵانەی دواییدا لە تەواوی جیهاندا ئەم باڵندە کێویە ژمارەیان کەم بۆتەوە. ژمارەیان لە جیهانە کەمتر لە 50,000 داری ماوە. ئەبینیت ئەم باڵندەیە بە پێی هەڵسەنگاردنی ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت بە ئیندێنجێرتانی یەکێکە لەوانەی کە مەترسی لە ناوچوونی لەسەر بەڵام خۆشبەختانە ژمارەیان بە پێی ڕوپیانێمە کردومانە نزیکەی سەر و 300 بۆ 400 جووت لەم باڵندەیە هەنێک جار لەوانێ زیاتریش بێت بە پێی وەرزەکانە گۆڕێت. ئەمانە بە درێژایی تەمەنیان نێرومەیە بەیەکەوە بن تەمەنیان جاریوە ئەگاتە سەر و 25 ساڵ. پاشوەرگرتنی چارەسەرەکان بۆ برینەکەی مامۆستا کۆرش و سۆران چەند جۆرێک ڤیتامین با باڵندەکە دەدەن. لەگەڵ ئەوەشدا خواردنی گونجاوی بۆ ئامادە دەکەن. ئێستا دڵنیا بوونەتەوە لەوەی ئامادەیە بۆ ئەوەی بگەڕێنرێتەوە نێو سروشت. بۆ مەبەستا بەڕێ دەکەوین بۆ شوێنێکی دەرەوەی شار. وەزنی تقریبا 1.86 کیلۆگرامە کەمە وەزنێکی نۆرماڵە و باڵەکانیشی بەقوتن توانایەوەی هەیە یعنی هێزیەوەی هەیە بفرێت. ئێمە لەو بڕوایانی تر بە پێی هەڵسەنگاندنەکانە بۆ پێ ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ڕێکخراوی بیردلایف ئینتەرناشناڵ و ڕێکخراوی پاراستنی باڵندە لە وڵاتی بولگاریا بڕیارمان نام باڵندەیە کە توانایەوەی هەیە بگەڕێتەوە بۆ سروشت و بۆ ئێمە بڕیارمانە بەرەڵای بکەین. لەگەڵ ئازادکردنی باڵندەکە دەرفەتی خۆی وەرگرت تاوەکو بدات لە شەقەی باڵ و بفرێت. لە وەرزی زستاندا ئەم جۆرە باڵندەیە ڕوو لە باکووری ئەفریقا دەکەن. لە مانگی ئاداریشدا وەکو کەشێکی لەبار ژمارێکی زۆریان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و تاوەکو نزیکی وەرزی زستان دەمێننەوە. پاڤێڵ عەبدوڕحمان تۆڕی میدیایی ئێستا سلێمانی.